إن الحمد لله نحمده دوورخستنەوەی مامۆستایانی ئاینی لەلایەن ئەوقافەوە لە وتاربێژیەوە تا دەگاتە پێشنوێژی درێژەی هەیە. دوای ئەوەی لە ماوەی ڕابردوو ئەوقافی سۆران بە بیانووی ئەوەی قوتابی دکتۆرایە، مامۆستا ئەحمەد سۆفی ساوایی لە وتاربێژیەوە دوورخستەوە. ئەمڕۆ مامۆستای ناوبراو لە پێشنوێژیکردنیش لە مزگەوتەکەی دوورخراوەتەوە. بەهۆی ئەوەشەوە مزگەوتەکە بێ مامۆستا مایەوە و نوێژی بە کۆمەڵی تێدا نەکرا و نوێژ خوێنان مزگەوتەکەیان جێهێشت. ڕۆژ یەکەمی ڕەمەزانی مامۆستایەک تەلەفۆن لێ کردم، گوتی هەر ئەوەی ئێستا لە بەدیلی منە لە خۆتبە ئەمە جیرانی مزگەوتێ مەخانی خۆمە، گوتی مامۆستا بە منیان گوتێ بچی ئیمامەتی بکەی. گوتم وەڵای کەس بە منە، گوت بە سەر چاوم بڕۆ من هەر لە هەولێرێمە. ڕۆژی شەوی یەکەمی ڕەمەزانی من نەهاتمە. شەوی دووەم تەلەفۆن کرد، مامۆستا ئەمن هاتیمەوە ئەدخۆ لە ڕێمە دەست بێنێش لەگە مدیرە ئەوقافی سۆران جەنابیان قسەیەکەم بزانم چییە مەسەلەکە، ئەگەر حەزیان لێ نەبی ئیمامەتی بکەم باشە. گوتی باشە. دوای وەختشی لە مزگەوتی دیتم هاتبوو، گوتم مامۆستا مادەم هاتی ئەمن نوێژەکەی دەکەمە توش تەراویحەکان بکە، ئەمە عادەتەن 23 ڕکعاتان دەکەین. گوتم ساڵانەوە فێربوون وەکو سعودی وەکو سنەتی لە زمانی ئیمام عومەر هاتیە تا ئێستا 1000 سال زیاترە. گوتی باشە بۆ سبەینێ مدیری ئەوقاف، گوتی بیتە ئێرە. منیش چوومە ئەوێ، گوتی بۆت نێ ئیمامەتی بکەی. گوتم سەبەب چییە؟ گوتی ئەتۆ نابێ ئیمامەتی بکەی و نابێ هیچ ئیمامەتیشی بکەی. ئەمش گوتم زا باشە بەڕسمی پێم بڵێ. ئەو کتابێکی بۆ نردوم، نیو ساعت لە دوای ڕۆیشتێ، تەمان نیو ساعت زیاتر قسەمان کرد. گوتم باشە چیدی ئیمامەتی ناکەم، بەس ئەمن جیرانی مزگەوتم، باشە خۆ ئەمن هەر حیزبەک بم، هەر فکرێک بم، هەر جەماعەتێک بم. خۆ الله ئەکبەر ئیمامەتی هیچ پەیامەکی بە خەڵکی ناگەێنی، یعنی ئەمن دیعای لە خۆ دەکەم هیچ چییەوە. گوتی ئیتر ئەو هەیە. نوێژ خوێنانی مزگەوتی سعید نەورەسی ناڕازین لە دوورخستنەوەی مامۆستای مزگەوتەکەیان و پاڵپشتی خۆیان بۆ ئەو مامۆستا ئاینیە دەردەبڕن. دەشڵێن ئەوقاف لە جیاتی ئەوەی هۆکارێک بێت بۆ گەرم و گوڕبوونی مزگەوتەکان، گرفت بۆ مزگەوتەکان دروست دەکات. ئەوڕۆ بە تایبەت کە بۆ نوێژی بیانی هاتم، یعنی بێن جەماعەت ماینەوە لەو ڕەمەزانی مەسەڵەن بەڕاستی هەموو دڵگران بین. مهمنی هەر شێوی بەس بە تایبەت چونکە تا ئێرانە خەڵکە بە مامۆستا بە مەلا ئەحمەد سۆفی دێتە ئێرانە، هەمووی دڵگران بین بۆی کە مامۆستا لە وەختەی لادرا گوتیان لە بۆ پێشنوێژی نابی. بەخوا هەندە ساڵێ ئەومان لێرە هیچ عیبم پێوە نەزیکە، چ عیبی نابیە. سێگەی خودبەی خۆشن، کابراچی زیرەکە، کابراچی ناتقە، هیچمان لێ نەدیتێ مەش بەڕاستی بازێت حیزبەکی لایەنەکی تشتێکی وا بکە کە لایەندا نازانن لەبەر چۆکارەکە غەدریان لێ کردێ. بەڕاستی مامۆستا ئەحمەد جگە لە خودبە و شتیش وتارەکانشی زۆر خۆش بوو، خەڵکەکی زۆر لێرە ڕاستی لەسەر دەستی قورئان ختم کردیە. مامۆستا مەلا ئەحمەد سۆفی چەندی ئەمن وەسفی بکەم لێرانە شاهیدی بۆ دەم وەسفی تەواو نابیت. داواکەین مامۆستا مەلا ئەحمەد سۆفی تەڕایمان بۆ بکە لەبەرەوەی مامۆستایەکی زۆر باش و سەدای و دەنگ و سەدایەکی زۆر خۆش و حەقبێژ و ڕەوانبێژە. هیوادارم مامۆستا مەلا ئەحمەد سۆفی بێتۆ جێی خۆمان، بێتۆ مزگەوت پێشنوێژ و خوتبەمان بۆ بکات. بەهۆی باڵادەستی حزبی دەسەڵات لە وەزارەتی ئەوقاف، هەر مامۆستایەک سەر بە حزبەکەی ئەوان نەبێت، ئەوە بە بیانووی نابەجێ گرفتیان بۆ دروست دەکرێت. ئەمە لە کاتێکدا لە ئیدارەی سۆران دەیان مامۆستا هەن کە سەر بە وەزارەتی ئەوقاف نین و وتار دەخوێننەوە، بەڵام تەنها لەبەر ئەوەی لە دەسەڵاتەوە نزیکن ڕێگریان لێ ناکرێ و لە وتاربێژی بەردەوام دەبن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.